بەڵێ دیارە پرۆگرامەکەی ئەمڕۆم تایبەت کردووە بە شێوازی ئامادەکردن و ڕازاندنەوەی سفرە و خوانەکانی با بڵێن ئەو خواردنانی کە لە یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانە لەلایەن ئەندامانی خێزانەوە نۆش ئەکرێت کە بێگومان ئەمانە کابانی ماڵ یاخود دایە گەورەی ماڵ دیارە سەرپەرشتی کۆی تەواوی ئەو خواردنانە کات کە لە شۆ با بڵێن ئامادەکاری تەواوی بۆ بکرێت با بڵێن لە ڕابردەوە تاوکو ئێستا ژنانی کورد و با بڵێن خێزانی کوردیش زۆر گرنگیان ناوە بەم نەریتە بۆیە منیش ئەم پرۆگرامم تایبەت کردبەوە تا بتوانین زیاتر ئەم نەریتە زیندوو بکەینەوە تا بتوانین زیاتر هەمووان لە یەکەم ڕۆژی جژنە لەسەر یەک سفرە و خوان کۆ ببینەوە و بتوانین ئەم جژنە بە خێر و خۆشی بەڕێ بکەین. دیارە من ئەمڕۆ ژنێکی زۆر بەسەلیقە ژنێکی خانەیان قەدیمم لەگەڵایە کە بەڕێزی ئەرکی کێشاوە ئەمڕۆ لەگەڵمانە لە پرۆگرامەکە جا لە پشتیشمەوە ئەیبین خەریکی تێکردنی برنجی کوردیە دایگیان فاتمە خانگیان سڵاو لەوێ بەیانی ئێوەش بەیانی ئێوەش باش جژنە پیرۆزتان لێکەم لەسەر جەم ئەو ستافەت جوانی کە ئێمەیان بەسەر کردوتەوە خۆشحاڵم پێتان بە ئامادەبوونتان هیوادارم هەموو کاتێکتان هەر جژن و خۆشی بێ. منیش لێرە پیرۆزبایی خۆم بۆ سەرجەم هاوڕەکان و خزم و کەسوکار و دراوسەکانم ئەنێرم بەم بۆنە پیرۆزەوە ئامادەکاریم کردو بۆ چێشتی جژن بۆی مناڵەکان منەوەکانم ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە هەر وەکو نەریتێکی لای خۆم وایە وتومە هەتا ئەمرم هەر جژنێک دروست بێ هەر جژنێک بێتە پێشەوە ئەبێ لە لای خۆم جژنکەن چێشتەکانیشم هەمووی تقریبن چێشتی کوردەواریە شلەیەکی تایبەتێ ئێمە بە خۆمان نازانم لای خەڵک کەمترە شلەی قەزاتمەی پێڵەن شلەی باەم لەگەڵ قەیسی و قەلی کوردیش و قوبلی کوردیشم بۆ لێ ناون زۆر ئەمێ قسەکانە لێرە نەکی ئەمێ لەسەر سفرە و خوارەکە باسی بکەین فەرموو خات و فاتمە تۆ ئەرک بکێشە بچۆ لای ئەندامانی خێزانەکەت بەڵە خۆشەویستان وەکو فاتمە خان وەکو ژنی ئەم خانەوادەیە باڵین لە شێوە ئامادەکارێکی تاوی کردووە بۆ ئەو خوارزنانی کە لە یەکەم ڕۆژی جژنە ئامادەکرێت هاوکارم وێنەکانە گوازێتەوە برنجی کوردی ئامادە کردووە ئەمیان بزانم چییە ئەمەش قەلی ئامادە کردووە بۆ نوبەرامێکی زۆر زۆر خۆشیە تەسەوڕەکەم تامەکەشی زۆر زۆر خۆش بێت شلەی قەیسی و شلەی فاسۆلیا و کۆمەڵک شلەی جۆراوجۆریشی ئامادە کردووەمە زایدان ئەو کەرستانی کە بۆ سەر سفرە و خوانەکان کشمیش و شعری و ئەم شانەش ئەمە گرنگی تای پێدرێت ئەجا ئەگەر هاوکارم لەگەڵم بێ من ئەچمە لای ئەندامانی ئەم خێزانە کە بابزانین چۆن ئەم ڕۆژە بەڕێ ئەکەن و چۆن جژنە پیرۆزەی خۆیان ئەنێرن و پامیشتیان چییە بۆ نەوەی تازە کە بتوانن لە ماوەیەکی کەمە بە زووترین کات هەستن لە خەو تا بتوانن هەمووان لەسەر یەک سفرە و خوان کۆ ببینەوە. ماشەڵڵاتان لێ بێت سڵاوتان لێ بێت بەیانیتان باش بێت ئەم کاتتان باش جژنتان پیرۆز بێت فەرموو فاتمە خانگیان جژنتان پیرۆز بێت بە هیوای جژنێکی پڕ خێر و خۆشی بۆ گشت لایەک و بۆ گشت خانەوادە بەڕێزەکان کە ئێستا بینەری پرۆگرامەکەی ئێمە پرۆگرامی ڕۆژێکی نوێن بتوانن هەمووان لەسەر یەک سفرە و خوان کۆ ببینەوە دڵخۆشم بەوەی کە ئێوە توانیوتانە ئەمە ئەرکی دایەخان و مامەگیانە کە توانیویانە تاوی ئەندامانی خێزان کۆ بکەرەوە زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان با لە دایە فاتمەوە دەست پێ بکەم فاتمە خانگیان تۆ لە سەعات چەندەوە هەستاوی دەست کردو بە ئامادەکردنی ئەم چێشت و نانە کە بە شێوازێکی زۆر جوانیش دیزاینت کردووە تەرزەخان من هەر وەکو خۆم هەموو ساڵێک بەیانیان زۆر زوو هەڵەسم بۆ چێژلێنان بەس ئەمڕۆ لە سەرمەوعیدی جەنابتان لە بەرەوەی بەرنامەکە ڕاستەوخۆ لە کاتژمێرنەوە دەست پێکە تۆزێ درەنگتر بەڵام هەر لە شەوە ئامادەکاریم کرد بۆ گۆشت و بۆ بەعزێ شلە و تۆزێ نیوەکوڵم کردن بەیانیش دوای نوێژی بەیانی هەستاوم ئەوانەی کەم ئامادە کردووە ئیزافەتەن بۆ یعنی زیاتر بۆ ڕوونکردنەوەی دوو جۆر زەڵاتەم کردووە کە تایبەتە بە ئیبداعی خۆمە داهێنانی خۆمە زەڵاتەی هەناری پێڵێن لەگەڵ زەڵاتەی سندی ئەمان تایبەتە هەر بە بیبەرە ملەوەنەکان ئەوەشیان مشەکەلە ئەمەش ئیتر کشمیش و باەم و جۆزوانە هەر نەریتێکی کوردی کۆنە کە کراوە بەسەر قوبلیە برنجی کوردی بە ڕۆنی خۆش و ئەوەشی کرێ بەسەرا لەوە چێ بێ ئێوە ناخۆش بێت جەماعەت ناخۆش تامێکی تایبەتی هەیە عافێتان بێت تەسەوڕەکەم تامەکەشی زۆر بە لەزەت و بەتان بێ لەبەرە ئەوەنە چێشتی ئەو ژنە قەدیمیانە لە ئێوە دەست پێ بکەم یعنی زۆر زۆر بەتام زۆر بە چێش ئامادەیەکەن خوازی شین هەمووان بتوانین ئەم نەریتە جوانە بپارێزین کە ئەبینی ناو بەناو کاکنەجی بوێنەکانە گوازێتەوە سەرجەم ئەو کەرەسانی کە بۆ
سفرۆخوانەکانمان ئامادەیە لە کشمیش و لە شعری و لە گۆشتە جۆرا و جۆرەکان و زەڵاتی پێویست و برنجی کوردی و تەرزەخان بیرە نەچێ ئەمەیان پلااو نییە پلاوی ئەوەی کە برنجەکە ئەپالێ و ئەمە شێوەیەکی کەیە لە قوبلی کە قوبلەکە پێشەوەی دەمکێشێنانی خەمەژێر و کە ئاوا بیشکێنی یعنی ئەمە قوبلیە ئەمە پلااو نییە با بەعزێک کەس نەڵێت تۆزێک برنجی کردو بە پلااو با ڕنگبوونێکی تایبەتی خۆی هەبێ هیواداریشم هەموو ماڵێک ئەم نەریتە بگوێزرێتەوە بۆ جیلەکانی دوای ئێمە من حەزەکەم لە دوای خۆشم ماڵی کچەکەم ماڵی کوڕەکەم نەوەکانی خۆیان ئاوا کۆبکەنەوە من هەموو زۆربەی جەژنەکانیش حەزم کردو کە نەورۆزخان دشمە زۆرم خۆشەوەکو کچم وایە لەکتان جەژنەکەن خۆش بیاخوا خۆشمیان بەڕاستی و ئیشەڵا ئەم ساڵ بێتەوە ئەم جەژنە بێتەوە لەگەڵ خێزانی کوڕە بچووکەکەشما جەژن بکەم دەژیت زۆر سپاس خۆشحاڵم جێژ نابن اینجا دای فاسما ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە تەواوی ئەو شیرینیانەش لێرە ئامادە کردووە لە چرەسات و لە شیرینێ جۆرا و جۆرەکان و هەمووی با بڵێن تامێکی جیاواز تامێکی خۆشیان هەیە لێرە وێنەکان ئەگوازرێتەوە لەلایەن هاوکارم کۆمەڵک شیرینی جۆرا و جۆر چرەساتەکانمان هەیە شیرینیە سروشتیەکانمان هەیە ئەمەش نقلی جەشن گەزۆ زۆر بەتامە حەز لە گەزۆی گوڵە ئەوەشیان گەزۆیە بە تامی گۆڵ باس و قوسج و قیشتێکی کوردەواریە ئەمە ژنانە قەیسیە خۆم دروستم کردووە ئەمەیان نانە قەیسی ئەمە بەڵێ ئەوانەشی تر شیرینی و نقلومی و مۆمەکانە مێوژ و گوێزیش هەر لە نەریتە کۆنەکانەکە لە کوردەواریە ئەوسا ئەم نقل و چەرەسات و شیرینیانە نەبووە مێوژ و گوێز شتێکی سەرەکی بۆ لە ماڵەکانی کوردی کۆنا کە بەکار هاتووە منیش بۆی ئاماژەکەی تەندروستی بەتەکیید کە هەموو شتی تەبیعیە شتی هینیتیانە ماوەدی کیمیاییتیانە با سوق و سجوق و مێوژەکە شتی کۆنا دەستەکان خۆش بێت وەکو ئاماژەیەکی کورتیش کۆمەڵێک جلی کوردەواری لێرە ئاماجە کردووە کە ئەمە زیندوێتێک ئەبەخشێت بۆی کە ژنان هەمیشە حەزیان کردووە لە بۆنەکانە لە کاتەکانی ترا جلوبەرگی کوردی بپۆشن کە ئەمە پێم وایە بێت هەرێکی بە دیزاینێکی جیاواز و مۆدێلێکی جیاواز ئەمە کەوایە ساڵی 79 کردومە ئەم کراسە ساڵی 78 کردومە ئەم کراسیان ئەو ڕۆژەی تەخەڕوجم کرد بای 3 دینار بوو کراسێکی زۆر جوان بوو لە لام کە کردم ئەمە ساڵی 60ەکانە ئەوە 60ەکانە ئەمە زۆر جوانەدای بڵێ ئەمە موالیدی 72 ئەم کراسە ئەمە هیدایکی ڕەحمەتیم بووەر هەڵم گرتۆ ئەمەوە بە کچەکەم لای ئەو پارێزراو بێ ئەمانە ئیتر هەمووی شتی قەدیمین و کۆنن خۆشانە خۆش بێت طبعا جلی کوردی زۆر جوانە من خۆمێکێکم لەوانەی زۆر گرنگی بە جلی کوردی ئەیەم و هەتا پرۆگرامێکی تایبەتمان هەیە تایبەتە بە بڕگەی کوردەواری من خۆم زۆر گرنگی بە جلە کوردیان ئومێ دەکەین کچانی خۆمان خانمان زیاتر جلی کوردی لە بۆنەکانە لە کاتەکانی تری شاگەر بۆ میوانداریەک بێت هەڵبین زیاتر جلی کوردی بپۆشێنەوەی خانەنشین کراوم جلی مۆدەی دەرەوەم نەکردووە چکە بۆ ماڵە دراوسێش حەزەکەم ئەگەر بچم بۆ ماڵە دراوسێش بە جلی کوردیەوەچم جدای فاتمە خان من ئەچمە لای ماما ئەگەر ئازێت کێشی بیتە لای من با من بچمە لای سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزت ئەفو بەڵە خۆشەویستان ئێستا نای بەڕێستم بیرچەوە کاک زاهیرگیان سڵاو لێبێت و بەیانیت باش بێت و جەژنە پیرۆز خۆتان و بەخێر بێن جەژنتان پیرۆز بێ یا خوال لە جەژن نابن ساتیشکە وەکو هەڵێ ماڵی هەمووانە ئاوادان بێ وەل ئاو لەم خزمەت هەبێت پەیامی تۆ چییە لەم ڕۆژە لە یەکەم ڕۆژی جەژنە وەکو ئەوەی کە ئێمە بتوانین خانەوادەکان هەمووان کۆ ببینەوە ئەم ڕۆژە بەسەرکەین و لەبەر ئەوەی مانگیەکی ڕەمەزان ڕەنگە زۆر یەکتریمان نەبینی بێت لە یەکەم ڕۆژە بتوانین لەسەر سفرۆخوانەکان و لە میواندارەکان یەکتر بەسەرکەین وەڵا پەیامی من وەکو ئەڵێن جژنی ڕەمەزان جژنی عەفو تەوقەکردن و لە یەک بوردن و ئەمانە بێ دڵەکان هەموو لە ئاستی یەکتری پاک ببنەوە و ئەگەر شتێک لە بەینا هەبێ با هەر نەمێنێ بڕۆوە بە تەوقەیەک و بە جژنە پیرۆزەیەک وە گەردنازایەک کۆتایی پێ تا چەندە ئەندامانی خێزانەکە دۆک و دا فاتمە ئاماژەی بۆ کرد حەز ئەکەن بەیانیانی زوو هەستن ئەم نان و چێشتە خۆشە نۆش بکەن لەگەڵ تاوی کوڕکچەکانتە وەڵا من خۆم عادەتم هەر وایە هەموو بەیانیانێ هەموو بەیانیانەیە سعات حەوت بۆ 7:30 من نانی بەیانی بخواردو تەواوم کردو و اینجا چم بەلای حەدیقە و دار و درەخت و ئاودان و شتەکانمەوە یاخود بۆ پیرۆزبایی دراوسیانیان خزم و ناسیا و خۆی ئێستا تۆزە گەڕان کەم بووە
ئومێدین ئەمە زیاتر ببێتە کللتور ئێمە ئەو نەریتە جوانە نەفەوتێنین بتوانین سەردانی یەکتری بکەین بۆ خۆی با پێ بڵێم بەناوشکری دەبێ ئەو زروفە و ئەم وەسا وای کردووە خەڵک هەموو شتێکی لەبێ چۆتەوە تااقەتی هیچ شتێکی دەمەوە ئەجلک چی لەوە خۆشترێتەوە لەگەڵێک دوو برادرە ئەچی لە پێشەوە دراوسێ نزیکەکانێ تەوقەیەکیان لەگەڵاکرد و جژنە پیرۆزە اونجا بەرەو هەموو دراوسەکانی تر بەڵام بەداخەوە ئێستا لە هەموو سلێمانی و گەڕەکانە کە بۆتەوە بە ئومێدیەوەی شەڵا ئەو کولتورە زموو بێتەوە دروست بێتەوە خۆش بێت مامەگیان ببورن من لەسەر سفر خوانەکە نەمێشتها تۆزە تەخیر بوو خواردنەکەتان فەرمو ئێوە دەست پێ بکەن من ناو بەناو یەمە لای ئەم خاتونانەش با پەیامی پیرۆزبایی خۆیان بنێرن جاوە کوڕۆنکردنەوەیەکیش و کودای فاتمەش ئاماژەی پێکرد پرۆگرامەکە ئێمە لەبەرەوەی لە کاتژمێرنەوە دەست پێکات عادەتی عادەت و تەقالیدی با بڵێن کورد بەو شێوازەیە با بڵێن خێزانی کورد کە لە بەیانی زووە من پێشە لەگەڵ فاتمەخان ئاماژەم پێکرد کە لە شەشی بەیانیەوە ڕەنگە زۆرێک لە خێزانەکان لەسەر سفر خوانەکان کۆ ببنەوە بەڵام من لەبەر پرۆگرامەکەم کاتەکە تەخیر بوو خوانەکەی ئێوە تۆزە تەخیر بوو زۆر داوای لەبوردنەکەم فەرموو مامێگیان ئێوە دەست بکەن بە نان خواردن بابێ مەلایم خاتونە جلوبەرگێکی کوردی زۆر زۆر جوانی پۆشیوە خۆشی ڕازانۆتەوە سلااو لەبێت جژن پیرۆز لە تۆش پیرۆزە بە خێر بن سەرچاو زۆر زۆر سپاس بۆ تۆ پەیامی تۆ چیە لە ڕۆژەیە لێکم ڕۆژی جژنی ڕەمەزانە وڵای پەیامی منەوەی پیرۆزبایی لە هەموو لایەکەم بە تایبەتی لە خانەوادەکەم و کە سوکارە نزیگەکانم دوایەوە ئیتر دەر و دراوسێ و خزمەکان و ئیتر تەواوی خەڵکی کوردستان زۆر زۆر باشە بەخۆش تۆ لەگەڵ بۆنمونە نانی بەیانیا چۆنی حەز ئەەکەی بەیانیان زوو هەستی لەگەڵ خانەوادەکەت نان خۆی وڵی من حەزم لێ چەند جارێکش کردوم وەز مناڵ هەڵناسێ لە خەو بەڵام ئێستا ئەم جەژنە لە ماڵی برای گەورەمە کاکزایل هاتووم بە خۆشی ئەوانەوە هاتوون ئەوانیش نانی بەیانی لەگەڵ ئەوان ئەخۆین ئەگی نا جەژنەکانی تر نەوەڵا هەر نیوەڕوان چێژ لێنێ هەمان بتوانین لەسەر یەک سفرۆ خوان کۆ ببینەوە ئامادەکاریت کرده بوو لە ماڵەکەی خۆتە شیرین وشتە حازر کرده ئەی چۆن شەربەت و دۆ و چکلێت و چەرەس و ئەو شتانەوانە ئامادە کردووە بۆ پێشوازیکردن لە میوانەکان زۆر باش ئەمڕۆ بە تەمای کوێی لە دوای نان خواردنی ژەمی بەیانی بە تەمای سەردانی کێ بکەیت وەڵی یەکەم جارە کە سوکارە نزیکەکان ئەوانەی کە توانان نییە هاتوچۆی لای من بکەن و مەسەلە بێنە دەرەوە زیاتر بۆ لای ئەوانە اینجا دوایەوە دەرودراوسێ و ئەبێ بە شەو ئەگەر شەویش چوونە دەرەوە هەبێ هەر مەجموعەیە ماڵماندانەوە ئەگەر ڕێ بکەوێت هەڵیش بین قەرباڵغێکی زۆر دروست نەکەین لەبەر ئەم بارودۆخی بە بۆنەی بارودۆخی کۆرۆنا و زیاتر ناتوان چکە تقریبەنەوە 2 ساڵ وا بۆ 2 ساڵە چێ لە جەژنەکانە ناتوانێت بچیتە دەرەوە و قەرەباڵغی بکەی لەبەر نەخۆشیەکە سەردانی یەکتری بکەین بەڵام هەوڵیش بین قەرباڵغێکی زۆر دروست نەکەین بۆی هەمووان بتوانین پارێزتی بەڕێکاری تەندروستی بڵێ بچین وەلای کە سوکار بە خێر بێن سەر چاو دەکەم بەم لە کوردیەشەوە بگەڕی سەردانەکانە من هەر خۆشم عینەن ئاتیجیانەوە ئێمە بە دادە فاتمەڕڵێ ماشەڵا سەر و بەسێکی زۆر جوان ملوانکەی مێخۆمانەمە هەر لە مناڵ و گەورەم و پێڵین ئاتی ئیتر لەوە بۆمان ماوەتەوە حەزمان لە جلی کوردی من هەر خۆشم مناسەباتی کەش ینی حەزم زۆر لە جلی کوردیە و زۆر زۆریشم هەیە جلی کوردی بۆ هەموو شوێنە بە جلی کوردیەوە ئەچم تەنانەت حەفلە و ئاهەنگەکان کە خێزانەکانیش هەر بەجلی کوردیەوە پامێکی زۆر جوانە بۆ سەرجەم خانمان کە بتوانن ئەو نەریتە جوانە نەفەوتێنن ئەم کچە جوانە بە پەیامی لێ وەرگرم کچی جوان چۆنی بە قوربان باشم سپاس کچی جوان تۆ حەزت کرد ئەمڕۆ لەگەڵ دایکتە لەگەڵ دایەگیانە لەگەڵ مامەگیانە لەگەڵ باوکتە لەسەر یەک سفر و خوان نانی بەیانی بخۆی باڵە زۆریشم حەز لێ بوو هەموو ساڵێکیش هەروە ئەبێ ئیشەڵا جلی جەژنە کڕی بوو ئەراڵە ئامادە کرد لە شێوە باڵێ قوربانی دەستخۆش بە قوربان ئەم کاکەی ماوە بەس من ئەگەر بچمە ئەم دیەوە بۆی ببوورە دای فاتمە گیان دو سێ جار من تۆم هەستان زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت ئەفو بەس ئێوە نانەکی خۆتان نۆش بکەن نانەکی خۆتان نۆش بکەن بابێ مەلای ئەم کاکەنجا ئەگەر بۆ کاکنەجیب تەسویرەکە گونجاو بێت بەرزان هەموو جێگاکانتانم پێین کردن جوڵانن کاگە گیان سلااو لێبێت ئەم کات خێربێن باینتان باش زژنتان پیرۆز بێت لە خۆشییابن سپاس بۆ بەڕێزت تۆ لەگەڵ نانی بەیانە نانی بەیانی جەژنابینە چۆنە هەر هەموو عادەتمانەوە دەوتی بیرمانە هەموو جەژنێک بە جەژنی ڕەمەزان و بە جەژنی قوربانیشەوە هەموو جەژنێک ئەم کۆبوونەوانەمان هەیە مناسبەیەکی زۆر خۆشە چکە شتێکی تاکە لە ساڵەکەیە زۆر بەڵێ
زۆر باشە تۆ بە تەمای جەژنە سەردانی خزم و کەس و کار و هاوڕێ و برادرانە بکەیت بەداخەوە بە بۆنەی کۆرۆناوە هەنێک تازەی زۆر نزیک هەبووە بێ دوای ئەمە بچین بۆ سەرقەبران و هەنێک تازەی کەشەیە عادەتی ئێمە وایە یەکەم جارە چین بۆ سەرقەبرانەکان تاواکەین اینجا دواتر کەسە نزیکەکان بەسەرەکەینەوە من ئەو خاڵم بیر چوو بێگومان ئەوە لایەنێکی زۆر باشە عادەت و تەقالیدی با بڵێن خێزانەکان وایە لە دوای ناخواردنی با بڵێن جژنی ڕەمەزان دوادار ئەچن سەردانی سەرقەبران ئەکەن خانەوادەکان دوجاریش لە دوای ئەوە ئەتوانم چەند سەردانی خزم و دراوسێ و کەسە نزیکەکانیان بکەن پەیامی تۆ چییە لەم جەژنەیە بۆ ئێمە بۆ بینەران کە ئێستا بینەری پرۆگرامەکەن بەڵا پێم تەنها ئەوەیە کە ساڵێکی زۆر قورسمان بەڕێکرد بە بۆنەی کۆرۆنا ئێمە بە عایلەی تقریبان هەمومان گرتمان ئەزانین دەردەکەی تێتان پەڕاندووە تەشی تێمان پەڕانە و خۆشمان کوتاوە هیوادارین دوانە خۆشی بێ بۆ هەموو مرۆڤایەتی و خەڵی خۆیان بپارێزن چکە ئەوەی کە گرتوێتی ئەزانین چەند دەردێکی ناخۆشوە تەنها هیوامانەوەیە کە خەڵی خۆی بپارێزێ لەم دەردەر نەجاتمان بێ یەک پرسیار هات بە خەیاڵمە شلەی قەیسی لێرەیە شلەی فاسۆلیا تۆ لەگەڵ بەیەمش شلەی بەیەم باشە تۆ لەگەڵ ئەو شلانەیە بینێت چۆنە لە بایەمە زۆر بایەمەکە زۆر تایبەترە چکە قەیسەکە هەموو کاتێک دەستەکێ بەڵام بایم تایبەتە بەم مناسەبانەوە ئەو تایبەترە لە مناسەبای بیکی دایکی شمەگە لێ بنێەوە هەر زۆر تایبەترە بێ ئێستا بە برنجی کوردیش بۆی لێنا کوردی و بۆ پڵاوە بێەوە هەر زۆر تایبەترە بێ ئەم بابەتانم کەرەسانە و حەز لێنێ کشمە ئەمە هەموو کاتێک دەسەکەون ئەوەی کە زۆر تایبەتە ئەم نەوع پڵاوەیە ئەمەیکە قوبڵیە نازان پڵاوە چیە لەگەڵ بایەمەکە زۆر تایبەتە و قەلیش زۆر تایبەتە قەلیش شتێکی تایبەتە کە لە جێژنا بخورێ لە فاسۆلیا و قەیسی ئەوانە باشترێکن سەڵاتەکانی شەر تایبەتن دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس فەرموو ئێوە خوانەکەتان نۆشکەن زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان دەستەکانە خۆش بێت فاتمە خانگیان ئێوە نانی خۆتان نۆشکەن بەڵە خۆشەویستان وەکو ئەم خانەوادە ئەزیزە ئەمڕۆ لە پرۆگرامەکەمان ئەرکیان کێشە بەشدار بوون بەڕازانەوەی سفر و خوانێکی زۆر زۆر جوان تایبەت بە جژنی ڕەمەزان ئومێدمە سفر و خوانی هەموو ماڵێک وەکو ئەم سفر و خوانە پڕبەرەکە دوێت بتوانین هەمووان ئەو نان و چێشتەمان هەبێت و بەرەکەت بخیتە ماڵی هەموو کەسێکەوە کە ئەوەشی نیەتی بتوانن تەواوی ئەو خواردنانە کە لە جژنی ڕەمەزانە ئەخورێت لەسەر سفر و خوانی هەموو لایەک هەبێت بەڵێ خۆشەویستان جا من پیرۆزباییشم نەنار بۆ تەواوی ستافی دەستگای میدیای کورسات لێرە و پیرۆزبایی خۆم لە تەواوی کارمەندانی دەستگای میدیای کورسات دەکەم ومێدەکەم هەمیشە لە خۆشیا بن و ئەرکوماندبوونێکی زۆریش لەسەر شانیانە